ڕاستیە ساڵی 2021 بۆ ژنان ئەتوانێت مرۆڤ وا هەڵی سەنگێنێ ینی ساڵێکی پڕ لە جموجوڵ و هەڵوێستی جیاواز و چالاکی جیاواز بوون ئەتوانێت مرۆڤ لە ینی ئەگەر وەکو هەڵبژاردنەکانی ئەنجومەی نوێنەرانی عێراق بە ئەساس وەربگری ژنان ڕۆڵێکی کارایان بینی سەرڕای ئەوەی کە ینی ڕێژەی بایکۆت و دۆخی سیاسی و ناڕازایەتی هاوڵاتیان لەکوێدا بوو ئەم بابەتێکی ترە بەڵام وەکو ئاستی بەشداربوونی ژن چوەکو و کاندید چوەکو دەنگدەر ژنان ئەتوانن مرۆڤ بڵێ پێشکەوتنێک هەبوو بەڕاستی لەو ڕۆدا ینی سەرڕای هەموو ساختە کاری و بەڕەوچوونی پرۆسەکە ئەوە جیاواز بەڵام پێشکەوتنێکی ژنان لە ڕووی هەڵبژاردن هەبوو ئەتوانێت بڵێن کە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە ساڵی 2021 ڕۆڵێکی باشتریان تا ڕادەیەک لە ساڵانی ڕابردوو بینی و چاودێریکی زیاتر هەبوو بۆ خاوەنداریکردن لە پرسی ژنان بە نمونەیەکی یەکێک لەو نمونانە کەیسی سێوان قادر بوو کە زیاتر لە 17 دانیشتنی دادگای بۆ بەڕێوە چوو ڕێکخراوەکانی ژنان ینی بەشداربوونێکی ئەکتیڤانە لە هەموو دانیشتەکانی دادگادا بوونی هەبوو هەتاوەکو و کاتێک کە بکوژ بە سزاگەێنرا ئەمە نەکتەن هاوەکو کەیسێک وەکو خاوەنداریەکردنیەکی ڕێکخراوەکانی ژنان لە کەیسی ژنانی قوربانی دەرکەوت بۆ ڕایگشتی و ئەتوانن بڵێم کە تا ڕادەیەک ئومێدێکی بەخشی بەو ژنانەی کە توندوتیژیان بەرامبەرەکرێەوە قوربانین کە هەستەکەن کە کەسانێک هەن ژنان لە ساڵی ڕابردوودا خاوەندارێکی باشتریان کرد ئەتوانرێ ینی پشتیان پێ ببەسرێ وەکوتر لە هەر لە ساڵی 2021 بەڕاستی زۆرترین چالاکی ژنان هەبووە زۆرترین هێرش و داگیرکاری هەبووە چ لەلایەن دەسەڵاتی کوردیەوە کە لە ساڵی ڕابردوودا ژنانی چالاکوانیان خستە زیندانەوە و ئەشکەنجەیان کردن سوکایەتیان پێکردن و لە هەر شوێنێک ژنانی چالاکوانی ویستیان چالاکی بکەن ئاستەنگیان بۆ دروستکرا بە تایبەتی لە هەولێر و بادیناندا ئاستەنگی زۆر گەورە بۆ ژنانی چالاکوان و ژنانی سیاسی بەڕێوە چوو کە ئەمە پێمان ئەڵەیە کە پێشکەوتنێک هەیە ئەگەر پێشکەوتنێک بوونی نەبێت لە پێشنگایەتیکردنی ژنانە لە باشووری کوردستان بێگومان ئاستەنگی و فشاریش دروست نابێ لە هەمان کاتتا بەداخەوە قوربانیەکی زۆر هەبوو ینی کوشتنی ژنان و خۆکوشتن کە من هەرگیز بە خۆکوشتنی دانانێن پێم وایە کە هەموو خۆکوشتنەکانیش ئەوەش کە بە دەستی خودی قوربانی ئەنجام دراوە دیسانەوە پاڵنەرەکانی وای کردووە کە ژیانی شیرین لە خۆی بسێنێتەوە کوشتن و خۆکوشتن و سووتاندنەکان زۆر بوون بەداخەوە بەڵام لە هەمان کاتا تێکۆشانی ژنانیش ئینسانەتوانە بڵێ پێشکەوتنی باشی بەخۆیەوە بینیەوە لە ڕووی سیاسیەوە بە دڵنیایەوە جگە لە فشارەکانی دەسەڵاتی ناوخۆیی جگە لە ئاستەنگەکانی دەسەڵاتی ناوخۆی بۆ کار و چالاکی و خەباتی ژنان بە هەمان شێوە داگیرکاری دەوڵەتی تورکیا بە تایبەتی هێرشێکی زۆری لە ساڵی ڕابردوودا لە سەرچیاکانی کوردستان گوندەکانی کوردستان بە تایبەتی دەڤەری شنگال لە هەموو ئەو ناوچانە بۆمبارانکردن بەکارهێنانی چەکی کیمیایی و قوربانی بوونی ژنان لەناو ئەم پرۆسەیەدا جارێکی تر بەڵام ئەوەشی کە زۆرترین چالاکی کرد ئەوەی زۆرترین پێشنگایەتی بۆ دەربڕینی ناڕزایەتیەکان کرد ئەوەی زۆرترین ئیدانەی کرد و لە شەقامدا پێشنگایەتی کرد بەڕاستی ژنان بوونیانی کەم و زۆر لە هەموو شار و شارچکەکانی هەرێمی کوردستان ژنان ڕۆڵیان بینی ینی چالاکی بەهێزیان کردش بە داگیرکاری لە کاتێکا کە ئێمە لە قۆناغەکەین بەڕاستی دۆخی سیاسی لە باشووری کوردستانە بە جۆرێک شێواوە بە جۆرێک بێباوەڕی و بێ ئیرادەیی لەلایەن دەسەڵاتەوە پەخشکراوە بەناو کۆمەڵگەیە وا کراوە کە لەگەڵەوەی دەسەڵات بە خۆی تەسلیمی داگیرکاران ببێ کۆمەلگاش بێ هیوا بێ لە دەربڕینی هەڵوێست لەگەڵ ئەم بارودۆخەنە هەموارێشە دیسانەوە ژنان ڕۆڵێکی سەرەکیان بینی لە پێشنگایەتیکردن و دەربڕینی ناڕزایەتیەکانە بە تایبەتی بیرمان نەچێ لە شنگالە سەرڕای ئەو فشارانە سەرڕای بۆمبارانکردن سەرڕای ڕێکەوتنامەی نێوان کازمی بەرزانی بە پاڵپشتی و سەپۆرتکردنی ئەردۆغان ینی جارێکی تر ویستیان شنگال بکەنەوە بە قوربانی کۆمەڵگەی ئێزیدی بکەنەوە بە قوربانی بەڵام ئەوەی کە پێشی بە هێز و چەک و داگیرکاری و پێشێلکاریەکان گرت بەڕاستی ژنانی شنگال تایەکانی ساڵی 2021 ئێمە بۆ خۆمان شاهێد و بەشداری کۆنگرەیەک بووین کۆنگرەی دیالۆگی عەرەبی کوردی سەرکەوتوو لە بەغداد پایتەختی عێراق بەڕێوە چوو کە ئەتوانم بڵێم کۆنگرەیەکی جیاواز بوو کۆنگرەیەک بوو ڕەنگە
هیچ هێزە سیاسیەکان دەست بۆ ئەم بابەتانە نابن بەڕاستی بەبێ بەرژەوەندی و بەبێ ینی وەکۆڵێ قازانجکردنی مادی و دەسەڵاتداری لە هەمان کاتا چینە ئەکادیمیەکەیش لە عێراق و هەرێمی کوردستانە لە ماوە ڕابردوو پێی نەبردووە بە بەستنی کۆنگرەیەکی بەم ڕەنگە بەڵام خۆشبەختانە کۆمەڵێک ڕێکخرا و ئەو ڕێکخراوانەی هەڵبەتە کە بەرهەمهێنەری فکرن و کە خەمخۆری ئەوەن کە پرۆژەی چارەسەری پێشکەش بکەن لە عێراقدا وەکو عێراق وەکو خاکێکی وەکو نیشتیمانێکی دەوڵەمەند بە پێک هاتە و باوەڕی و نەتەوەی جیاواز ژنان لەو کۆنگرێشە ڕۆڵێکی باشیان بینی ئەتوانم بڵێن باوەڕیە جیاوازەکان و نەتەوە جیاوازەکان بە تایبەتی کورد و عەرەب چ لە هەرێمی کوردستانەوە یان باشووری کوردستانەوە ژنانێکی باش بەشداریان کردبوو چ لە ئاستی هەموو پارێزگاکانی عێراق ژنان بوونیان هەبوو لەوێ و پێکەوە هەماهەنگی و پێکەوە بڕیاریان هەبوو کە پێشنگایەتی بۆ درێژە پێدان بە ئامانجەکانیان بەگەیشتن بە ئامانجەکانی ئەم کۆنگرێ هەنگاو بنێن بێگومان ینی لەو کۆنگرێشدا پرۆژەیەکی کە پێشکەش کرا بۆ ئەوەی داهاتوی عێراق داهاتوویەکی دیموکراتیک بێگە بۆ ئەوەی داهاتوی عێراق پێکەوە ژیانێکی دیموکراتیانە و دادپەروەرانە بێ بۆ هەمووان بۆ هەموو ڕنگ و ئایدیاکان جیاوازی و فرەهەییەکان بە دەوڵەمەندی عێراق بناسرێ ڕۆڵی ژن تایدا تەوەرێکی سەرەکی بوو لە گفتوگۆکردندا چوەکو پانێڵ تایبەت بە ژنان هەبوو چوەکو بەشدار بوان و مداخەلەکان و گفتوگۆکان بێگومان ژنان ئەتوانن پێشنگایەتی بۆ پێشخستنی پرۆژەیەکی دیموکراتی بکەن ناکرێت تۆ هیچ کاتێک لە هیچ شوێنێکی دنیا کە سیستەمە دەسەڵاتدارەکان باسی ئەەکەن باسی پرۆژەیەکی چارەسەری بکەیت بەبێ هەبوونی ژن نەک تەنها بەبێ هەبوونی ژن بەبێ پێشنگایەتی ژن هەرگیز دیموکراتیت بەبێ بەشداربوونی ژن بوونی نابێ هەرگیز ئاشتی و سەقامگیری و پێکەوە ژیان بەبێ پێشنگایەتی ژن ناتوانێت سەرکەوێت لەبەرەوە من پێم وایە ئەو کۆنگرەیە هەرچەندە لە کۆتا کاتەکانی 2021 بوو بەڵام ئەکرێ لە ساڵی داهاتوو ساڵانی داهاتووتردا ئەم کۆنگرەیە ببێتە بنەمای پێکهێنانی سیستەمێکی دیموکراتی ئارامیەک بۆ عێراق لەگەڵ خۆی دابێنێ کاتی ئەوە هاتووە دوای 100 ساڵ دروستبوونی عێراق بەرە و ئاقارێکی دیکە دیموکراتیدا بڕۆ بۆ جارێکیش بێ گەلانی عێراق و ژنانی عێراق و بە کورد و عەرەب و تورکمان و هەموو باوەڕی و ئایدیا جیاوازەکانەوە پێکەوە بۆ جارێکیش بێ بڕێ لە چارەنووسی خۆیان بدەن کە خۆیان نتوانن چارەنووسێکی ئاشتی و ئازادی بۆ خۆیان دیاری بکەن نەک ئەوەی کە لە ڕابردوودا تەنها دەسەڵاتدارەکان و زلهێزەکان و داگیرکارەکانی ناوچەکە پلانیان بۆ بەڕێوەبردننی ئەم ناوچەیە بەڕێوە بردووە و ئەو دۆخشی کە ئێستا ئەیبینین کە عێراقی تێکەوتووە بێگومان ئەنجامی ئەوەیە کە پێکاتەکانی عێراق بۆ خۆیان بڕیاریان لەسەر چارەنووس و دیاریکردنی چارەنووسی خۆیان نەداوە بەڵکو بڕیاریان بۆ درراوە لە دەرەوەی خودی خۆیان ئێمە جگە لە هێرشەکانی داگیرکاری دەوڵەتانی دراوسێ و بە تایبەتی دەوڵەتی تورکیا ئێمە هێرشێکی گەورەی دەسەڵاتداری ناوخۆیمان لەسرە لە ڕووی فەرهەنگیەوە لە ڕووی کللتوریەوە لە ڕووی سیاسیەوە حتا لە ڕووی پەروەردەیی و هەتا دوایی سێکتەرەکان حتا لە سیستەمی تەندروستیدا ینی ژنان قوربانیەکی گەورن ئێمە بینیمان کە بۆ ساڵێدی کۆمەڵکوژی شنگال سێژنە چالاگوان ئەچن بۆ شنگال لە گەڕانەوەیاندا پارتی بەبێ بڕیاری دادگا و بەبێ هەبوونی دادوەر ئەم ژنانە ئەخاتە زیندانەوە چەندین مانگ ئەیان هێڵێتەوە وەک ناموسیش تەعاملیان لەگەڵاکە عقلیەتی دەسەڵاتداری هەرێمەکەی ئێمە کاتی ئەوەی هاتووە کە تێپەڕێنین کاتی ئەوە هاتووە ژنان ئەم عقلیەتە بە نەفرەتکەن کاتی ئەوە هاتووە ژنان پێشنگایەتی بۆ گۆڕانکاری لە زیهنیەت و عقلیەتی دەسەڵاتداریتی لە باشووری کوردستانە بکەن ئەگەر نشتوانن بە خۆیان لە ساڵی داهاتوودا وەکو ئەڵێ ینی هەموو کێشەکان چارەسەر بکەین بتوانین گۆڕانکاری لە زیهنیەتی ئەوانە ئەویش بە تێکۆشان ئەبێ بێگومان بجگە لەو دەستگیرکردنی ئەو ژنانە ئێمە لە کۆتا ساتەکانی ئەم ساڵا بینیمان کە عقلیەتی دەسەڵاتداری لە سەرۆکی حکوومەتەوە نیشانیدا لە چه ئاستێکی تێگەیشتنایە بەرامبەر بە ڕەگەزی ژن کە پێکهاتەی ینی سەرەکی ئەم هەرێمەیە ینی ئێمە بینیمان بەرامبەر بە ژنە چالاگوانێک عقلیەتی ناموسپەرستی خۆیانیان نیشاندایەوە نمایش کردەوە جارێکی تر بۆچی کە پێیانەڵێ ئێوە گەندەڵی ئەکەن ئێوە بار و گوزەرانی ژیانی هاوڵاتیتان کردووە بە قوربانی خۆتان هاوڵاتی موچەی نییە هاوڵاتی ژیانی نییە خزمەت گوزاری نیە ئەوە تابینین لە ئەنجامی لافاوەکاندا
ینی چوار دڵۆ باران باریوە هەولێرمان بینی بە چ دۆخێ گەیشتووە بەڵام لە هەمان کاتە هەر ئەم بەرپرسانە بە خۆیان خاوەنی دەیان کۆمپانیای بازرگانی زۆر گەورە گەورن لە وڵاتانی دەرەوە ئەگەر ژنە چالاگوانێک بێت و نهێنی گەندەڵەکانیان ئاشکرا بکە تۆمەتی ناموسی ینی بۆ دروست ئەەکەن کە ئەمە پێمانەڵەیە کاتی ئەوە هاتووە ئێمە لە 2022دا ژنان بە هەموو ڕنگ و ئایدیاکانەوە لە هەر حزبێک هەن با هەبن لە هەر فکرێک هەن با هەبن لە هەر نەتەوەیەک هەن با هەبن کاتی ئەوە هاتووە وەکو ئەنجامێکی ئەگەر وەکو ئەنجامێکی کۆنگرەی بەغدادیش سیر بکرێ ژنان بێنە لای یەکتر کار بکەن بۆ ئەوەی بە ئامانجەکانیان بگەن ئەوەی کا لە ئەو کۆنگرێدا گفتوگۆی لەسەر کراوە تەنها بەو کۆنگرەیە بێگومان ناگاتە ئەنجام و بە تەنها بۆ ژنانیشی کە بەشدار بوون لەو کۆنگرەیە ناگاتە ئەنجام بۆیە زۆر گرنگە کە بۆ ئەوەی هەم بە داگیرکار بڵێ بۆت نییە خاکی ئێمە ببەزێنی ژنان پێویستە تێکۆشانی خۆیان بەردەوام بکەن هەم بە دەسەڵاتی ناوخۆی بڵێ کە ئیتر بۆت نییە تۆ بە چاوی ناموس تعامل لەگەڵ ژنانی چالاگوان و ژنانی سیاسیدا بکەی و بربەست و ئاستەنگی بۆ چالاکیەکانی ژنان دروست بکەی کە من پێم وایە ژنان ئەتوانن ئەمە بکەن ئەگەر بێت و هەندێک وەکو ئەڵێ ئەو عەقلیەتە پیا و سالاریەی کە لە ناو حیزبەکانیانە دەستی خستۆتە بینەقاقای ژنانێک کە ئەیانەوێت تێکۆشان بکەن بەشێک لە ژنانی ئێمە بەداخەوە لە نیوەدا ماون نە ئەتوانن ئەو هەنگاوە بنێن ینی تا ئەم ئاستە نەیانتوانێەوە هەنگاوە بنێن نە ئەوە تاش بشتوانن تەسلیم بن و پاشەکشە بکەن ئەمەیان باشە بەڵام پێویستە هەنگاوی زیاتر بنێن مەبەستمان و ئامانجمانە و هیوادارین کە لە 2022دا هەموو ژنان پێکەوە ئەو بربەستانە بشکێنین ئەو هەنگاوە بنین و پێکەوە بتوانین بۆ ئایندەیەکی باشتر ژیانێکی ئارامتر خۆشگوزەرانتر ژیانێکی ئازادانە و دیموکراتیکانە بێگومان بە پێشنگایەتی ژنان دروستکەین چ بۆ کوردستان و چ بۆ عێراق و سوودمانەوە کۆڵێ پێکەوەی و هەماهەنگیمان بۆ هەر چوار بەشی کوردستانیش هەبێت.